مسلمانێکی بەناحەق کوشت بێ تۆپەی هەیە جوابی نایە و نازانم باوەڕ ناکەم خوا لێی خۆش بێ کە مسلمان ئەم مەلایینی بەناحەق کوشتووە وەڵا شایەتمانیە ناخۆ ئەخە مردنەکەی دیبوو یەکێک لە شەرتەکانی تۆ بە ئەوەیە لە شەرتەکانی تۆ بە ئەوەیە پێشەوەی مردنەکە ببینی تۆ بگەڕێیتەوە لای خوا ئەو دو سێ سەعات پێشەوەی مریکەن بە پەتەکەیە کابرای ئەمریکیی گەڕێتەوە لە حاڵەتێکی نەفسی بۆ هات لە تاوە چەند دەرزیان لێ و هادییان کردەوە هاوارێکری کاکرێک مەسئولی ئەمریکیم بۆ بێنن بە بۆش بڵێن پێی بگێنن بڵێ سەدام ئەڵێ هەرچی ئیسلامی هەیە بۆی قەت و عامەکەم لە ناوێ بم بەزی ئەدامم نەکا ئەو دو سێ سەعات پێشەوەی ئەدامیکەن پێی بڵێن هەرچی ئیسلامی هەیە بۆی قەت و عامەکەم بەبەستیشی زیاتر پێش شیعەکان بوو هەمیانی بۆ قەت و عامەکەم عێراقی وەک جاران بۆ تەختەکە بۆ بەزی ئەدامم نەکا هێتا کە بۆیان نەکردی پەتەکە و بینی ئەیکەنە ملێ تازە بە تازە یەکێ لە شەرتەکانی مالەم یوغەرقیر وە لە پێش ئەوەشا نەبێت کەوا خۆر لە خۆر ئاواوە هەڵبێت ئەمانە کۆمەڵێ مەرجن بۆ زەلامێک کە بێت تۆ بکات اینجا گەنجێک یە دەڵێ مامۆستاگیان من زۆر گوناحم کردو بە ڕادەیە گوناحم کردو ئاوە تۆ بڵێ یعنی گەیشتە تۆ ئەترسم خوا لێم خۆش نەبێت هەرچی نوع گوناحێ کردومە لەو نوع کەسە هەبوو لە سەردەمی پێغەمبەر ساسە بەڵام پیاوێکی پیرەمێرد هاتە خزمەت پێغەمبەر ساسەلەم وتی یا رسول الله گوناح نەماوە نەیکەم تۆ بە شمولی منەکە وتی تۆ شایەتمانە نێناوە وتی بەرە والله شایەتی مێناوە کە لا إله إلا الله تۆش پێغەمبەری خوای ئەی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئێوتی دەی ئیسلام هەرچی ئەوەی پێشخۆی هەیە ئەیفرێتەوە تۆ بەکردنیش هەرچی ئەوەی پێشخۆی هەیە ئەیفرێتەوە کابرا بە الله ئەکبەر الله ئەکبەر پیرەمێردێ بوو هەرچی گوناحی تۆ تەسەووریکەی من کردومە خوای گەورە بەڕەحمە خوای گەورە ناوێت کەسمان عەذابە خوای گەورە ئەڵێ ما يفعل الله بعذابكم إن شكرتم خوا چی لە عەذابی ئەو کاگەنەوە شکرانی خوا بکەن و ئیمان بێنن چی فادەیەکەکە خوای گەورە لێمان ببورێ لێمان خۆش بێ بەڵام ئەگەر بە شەرکی خۆمان شیاوی ئەوە بین و خۆمان پیاوی ئەوە بین حەزەکەم لە کۆتایی ئەم کۆڕەیە ئەوە بیر جەنابتان بێنمەوە قسە هەزارە دوانی بەکارە ئافرین بۆ کەسێ دوو قسە وەرەگرێ و بەس عەمەلی پێکا و کاری پێکات خوای تبارک و تعالی نەیوتۆ بچن کێوی قوڵی قافم بۆ بگرن داوای شتێکی لێ نەکردوین ئێمە نەتوانین جێبەجێکەین کۆمەڵی داواکاری بەسیط و ئاسانی لێ کردوین بۆ ئەوەی واجبە لە سەرشانمان بەجێ بێنین لە مقابلی چیان ڕەزامەندی خۆیان و بەهەشتا ئێمە کەس فریامان ناکرێت هەرچی بەرنامە پڕوپوچەکانی دنیا هەبوو زیاتر تینومان ئەگەڵی ئاوی دەریایە سوێرە قەدی خوێنێتی ئینسانی پێ ناشکێ تینوێتی مرۆڤەکان بەس لەو ڕووباری ئیسلامەیە ئەشکێ بەس لەو ئاوە زوڵاڵ و پاک و شیرینەی ئیسلام ئەشکێت تینوێتیمان بەس بە ئیسلام ئەشکێ حەلی موشکیلەکانمان لەوەیە ئارامی دڵ و گیان و ڕەحمان لەو تۆ بەکردنایە گوناح ئەبێتە مای دڵگیرانێ هەناسە سواربوونێ بێتاقەتی دنیا دێتەوە سەریەک وازانی تر تەواو عنی خوای تەبارەک و تەعالا ناڵێ ئیسلاحەت بکەین خێر و بەرەکەت لە ژیانتان نامێنێ پیاوچاکانیان و پیاوچاکی وابۆی و قەسەم بەخوا ئەگەر خوا لێم ڕازی بێت یا لێم تووڕە بێت لە ڕەفتاری ژن و مناڵەکەمەوە زانم کە گوناحەکەم ژن و مناڵەکەم لێم عاسیە بن هەر ژن و مناڵەکەم هەر بەوایەدا کە لەگەڵ خوا ڕێکم سەیرەکەم لە ماڵیشەوە لەگەڵ ژن و مناڵە بێدەنگ مشکیلەشم لە ماڵان نامێنێ هەمووی بە گوناحی خۆمانە خوای گەورە پێمان ئەنوێنێ لە دنیایە جا ومێدەوارم کە ئینشاءالله خوای تەبارەک و تەعالا ئەم کۆڕە و چەندین کۆڕ و وتار و سیمینار و محاضەراتی ئاوا یەک بە دوای یەکا بێن کە بێتە مایی ئەوەی کەوا ئەم خەڵکە موسڵمانە بێدار بێتەوە بیکەن بە بیانوێک بۆ گەڕانەوە بۆ تۆ بەکردن لەگەڵ خۆیان و نەفسی خۆیان پاکەنەوە خۆیان بۆ خۆی بۆی خۆی جارێ مرتابە اینجا خۆشی بینی خۆی و بینی خوای تەبارەک و تەعالا ئاوەدان کاتەوە چونکە ئەگەر خوا لێمان ڕازی بێ هەموو دنیا عاجز بێ موشکیلە نییە بەڵام کە خوا عاجز بوو هەموو دنیاش لێو ڕازی بێ پوو لێ ناشی چونکە ئێمە کاکە بڕۆ تۆ بە مەکە مەگەڕێرەوە لای خوا بە قسەی خواش مەکە حسابی بۆ مەکە نەعوذ بالله بەڵام دەعیبە ئەو هەوای خوا دروستی کردووە هەڵی مەمشە ئەو ئاوەی خوا دروستی کردووە مەیخۆرەوە ئەو ئەردەی خوا دروستی کردووە لە سەری مەژی ڕزق و نیعمەتی ئەو مەخۆ معقولە تۆ لە ماڵی زەلامێکا بیت و ڕزقێ با و جێگە و کاتەوە هەموو شتێکیشی بۆ کاتۆ ڕۆژ تا ئێوارە بێ ئەمری ئەو کەیت و جوێنی پێ بێ ئەمە کێ لەکێ قبوڵەکە جا ئێمە ماڵی خەڵکیش نییە ئەمە خوایە من عەبدم و ئەو خوایە لەبەر ئەوە ئەوەندە ئەڵێم شەرمە بۆ ئینسان
کە خۆی نەناسێ و پەروەردگارەکەشی نەناسێت. ئێمە چنیە خۆڵین، لە خۆڵ دروست بووین و ئەبووینەوە بە خۆڵ. جا لەبەر ئەوە با قەیری خۆمان بزانین، خۆمان لێ نەگۆڕێ و خۆمان لێ نەبێ بەخوا. هەموو جار قسەیەکەکەم ناشرینیشە، بەڵام بۆ ئینسان قەیری خۆی بزانێ. کام زەلامەمان ئاوا لوتی بە ئاسمانە ڕۆشتووە، دەستیارە لە پێشەوە ڕۆ دە لە دواوە و دەرگای بۆکرێتەوە فەرموو ئاوا سەیری دنیاکەوە پێی وایە ڕۆحی و خەڵکام و بەدەستیەوە. لەگەڵ ڕێز ماڵم قسەکەش ناشینێ، بەڵام ناوسکی تەنەکەی پیسایی تایە. ئەو بەچی خۆتی وا لێ گۆڕاوە؟ کامریە بیتەوە بەچی بە ئاڵتون، ئەو خەڵکا بێ بە قوڕ و بە خۆڵ تۆ بیتەوە بە ئاڵتون، ناوسکی تەنەکەی پیسایی تایە. تۆ بەس بۆری میزە بگیرێ هەموو دنیا بیختۆ بێ بەخشی بەس بۆی نەجاتی بێ. مێشولێ بچێتە گوێچکەتەوە هاواری دنیا لێ بەرزە بێتەوە نەجاتی بێ. پاروێ نان لە قوڵ تا بگیرێ چاوە ئاوە دەرەت پۆقێت و فریان نەکەوێ بۆری هەرافە بگیرێ ئەخر کەی دوو خۆت بەچی لێ گۆڕاوە؟ جا ئەوان وابن ئێمە هەر هیچ. جا لەبەرەوە ئینسان قەیری خۆی بزانێ، گەوری دەسەڵاتی خوای گەورەش بزانێ. داواکارم خوای گەورە هیدایەتی هەمومان باد، ئەم گەنجانە بێدار بکاتەوە، بەرەو ئیسلامیان بگێڕێتەوە ئینشاءالله. ئەم ئومەتە عەزیز کاتەوە بە ئیسلام. خوای گەورە بمان پارێزێ لەو بەرنامە پڕوپوچانەی کە هێناویانە، ئەیانوێ بیکەن بە بەدینی ئیسلام و بیکەن بە قوڕگی گەنجەکانمانە و تووشی تەسەمونیان پێ بکەن، عەقیدە و فکریانیان پێ تێکگەن. خوای گەورە ئیسلام کات بە چەترێکە هەمومان لە ژێریا بحەوێنینەوە، ئەم ئومەتە بەرەو شەریعەتی خوا و حوکمی خوا بگێڕێتەوە، عزت و سرفرازی بۆ میلەتمان بگێڕێتەوە. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه أجمعين. طبعا النفس كالطفل، إن تتركه شب على حب الرضاع وإن تفطمه ينفطم. نفسي إنسان وكنا من الوايا من التع شيري بيت شير أخوة لا شير بريه وبرته طافي خوارد نبي أو نفساته فيري خرافة وجناح كردوا، فيري باري حرام كردوا. شون الراهنا للثروة أجر بدأ بروباشيش بري أبي الراي بيني راهنا لي أبي نفذ ثواني يقدر شتيكي لقلاب كي تويتر حل بيت شاك به أبي حتى أو لحظة أمري تو جهادي لقلاب كي أو النية بشتي كي تو باليته وشيطان نخوتوا إما نفسك هي لناك ما نهان ما نبى خرا فالشيطان يجيب الجمانات شتين يلا بيكا لي غافل بيتي أكوي بياو شاكان حتى ثر مرق لكاتي روح درشوني شانا لو مثلا غافل نبول شيطان هاتوته بركليشي توتي آي بخوا باش درچوي لدسم وتوتي نا ملعون أظانم بويا كوالي بويا يطواو بشت ثار بيتو بلم أنا والله نا باروحك درچي جا شارك كوتاي بياتو كاك النفس بفيريكي أبي جهادي لقلابكي أبي بردوام راي بيني وكو چون منالك قورا أكيتو رايني لسركاري شاكا